سلااوان لێ بێجارێکی دیکە لە گوندی زرگێزین پاش هێشتا ئاسەواری بردومانەکەی بەیانی ئەمڕۆ بەردەوامە ئەمانی کە لە پشتی منەوە دەبینن ئەوانە کە شاید حاڵی ڕووداوەکەن کاکە سلااو لێبێ ئێوە لە ڕووداوەکە چیتان بینی بەیانی سعات دە و چارەك ئێران بە درۆن ئەم منتیقەی زرگێزیە ئەمە کە بارەکانەکانی کۆمەڵێتیایە هەمووی قەسف کرا هاوکات تۆپیشی تیا بووە تەنیا لە گوندی زرگێزەوە دە درۆن لێداوە دە درۆن تەنیا لەو دۆڵە دراوە تۆپ لێ دراوە بە تۆپ قەسف کراوە منتیقەی بانە گەورە هەروە ئەم منتیقانە کە هینی تایە کۆمەڵێتە هەمووی قەسف کراون سعات زیاتر قەسف کرا یەک ساعت زیاتر درۆن لێداوە وەڵا بریندار هەن بەس گوێزراونەتەوە بۆ نەخۆشخانە هێشتا هیچ ترمان لێ دیار نیە جارێ ئێرە چەند ئۆردوگاتایە هەموو ئۆردوگاکان قەسف کراون هەموو ئۆردوگاکانیش بەشێکی عایلێتایە ژنۆ مناڵێتایە هەموو ئەوانشە قەسف کراون هەموو ژنۆ مناڵ هەمووی ئارێوەڵا لە هەمووی داوە بەداخەڵ زۆر سپاس دیارە ئەوەی کە گوێتان لێ بوو یەکێکە لە شایەت حاڵانی بردومانەکەی ئەمڕۆ کە خۆی لە نێو بارەگاکان بووە باسی ساتی بردومانەکەی کرد کە بەیانی ئەمڕۆ چەندین درۆن و بە تۆپ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاراستەی بارەگاکانی کۆمەڵە کراوە لە گوندی زرگێزی سەربا پارێزگای سلێمانی باس لەوە دەکرێت کە بریندار هەیە چەند بریندارێک هەیە هێشتا چەندانەیەکیان گەشتۆتە نەخۆشخانە و تیمەکانی فریاگوزاری شێشتا لێرن بۆ ئەوەی بریندارەکان بگوازنەوە لێرەدا من ئێستا ئەوەی کە بینین کەمێک پێش ئێستا چەندین خێزان لە ئۆتۆمبیلەکانیان دابوون بە پەلەپەل شوێنەکان گوندەکانیان چۆڵ دەکرد و ئەم خەرەباڵەقیش کە ئێستا لێرەدا دەبینرێت کە ئەوەیە بەشێک لە کەسوکاری ئەو خەڵکەی کە لە گوندەکانی سەروی ئێرن هاتوون بە پێری کەسوکاریانەوە بۆ ئەوەی لە گوندەکان بیان بەنا دەرەوە چونکە باستەوە دەکرێت کە مەترسیەکی زۆر هەیە لەم ناوچەیە دایە سلااو لێبێ خەڵکی کوێن ئێوە مامەگیان ماڵمان لە سلێمانی و ئەمە باخێکمە لێرا لەو باخم بوو باشە چیتان بینی ئێوەم بەیانە وەڵام بەیانە وەختێ من هاتم ئێستا ئەوانەی کە ئەگەر مەجان هەبێمەوەی قسە لەگەڵ ئەو حاجێ بکەم چونکە شایەت حاڵی ڕووداوەکەیە باسییان لەوە کرد کە دانەوێت ئەم ناوچەیە چۆڵ بکەن چونکە مەترسی دووبارە بردومان هەیە ئەوەی کە ئەو ئۆتۆمبیلانە دەبینن بەپەلە خەڵکی ئەم ناوچەیە ئێرە چۆڵ دەکەن دەیانەوێت لە ترسی بردومان شوێنەکانیان بەجە بێڵن گوندی زرگێز لە قەزای سەر بە ناحێ عربەتی سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ بە سەختی بە خەستی بردومان کراوە بردومانەکان بە تۆپ و بە درۆن و وەک شایەت حاڵان باسی لەوە دەکەن کە زیانی گیانیش هەیە تیمەکانی فریاگوزاری هاتوونەتە شوێنی ڕووداوەکە ئەمە لە کاتێکدا تەنها لە سلێمانی و سنووری سلێمانی ئەم بردومانە نیە چەندین ڕۆژە ئەم بردومانانە دەبینرێت لە ناوچە جیاجیاکان ئەمڕۆ لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە هەر شوێنێکی دیکە بردومان هەبوو بردومانی ئەو ناوچەیە کرا دیارە ئەو ئێستا خێزانێکی دیکەن کە ناوچەکان جێ هەڵن ئەوەی قەرەباڵغێکی زۆر دەبینرێت سەرجەم دانیشتوانی ئەم ناوچەیە دەیانەوێت شوێنەکانیان چۆڵ بکەن و گوندەکانیان جێبێڵن خێزان دەبینی مناڵ دەبینیت بە پەلە بە ئۆتۆمبیلەکانیان ئەم شوێنە جێدەێڵن و داگەڕێنەوە بۆ ناو شاری سلێمانی چونکە ئێرە وەک باسی لەوە دەکەن کە مەترسی تەواوی لەسرە من ئەگەر بتوانم و تیمەکانی ئاسایش ڕێگەم بدەن چکە قەرەباڵغێکی زۆر هەیە من قسە لەگەڵ ئەم خێزانانە بکەم کە لێرەدان سلااوتان لێبێ لەکوێوە هاتوون قەراخەوە قەرەباڵغ هەبێ دیارە ئەوەی کە دەبین قەرەباڵغی سلااوتان لێبێ لەکوێوە هاتوون وەڵام دادانێ ئۆردوگای شۆڕش کرد لەکوێوە ئۆردوگای شۆڕش قەرەباڵغی چیتان بینی لەوێ هەمومان خاڵی کردگە هیچ کەس نەماگە کەس نەما بردومان کرا بڵێ چەند جار بردومان کرا نەزانم چەند جار بەڵام زۆریان داگەلێ
ئەوەی کە گوێتان لێ بوو یەکێک بوو لە لایەنگرانی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەم بەیانیە ئەو ناوچەیە بردومان کراوە ئێستا ئەوانیش وردە شوێنەکانی خۆیان چۆڵ دەکەن و جێهێڵن.